دوو هەڕەم هەیە زۆر بەگرنگەوە باسیەکەم خەڵک لەمە تێبگە هەڕەمێکمان هەیە پێڵێن هەڕەمی بەرپرسیارەتی ئایا چێ بەرپرسە لە پەروەردەکردن لە ڕووی بەرپرسیارەتی و مەسئولیت کە لەسەر شانمان بێ لە تۆڕۆپکی هەڕەمەکەیان نووسراوە دایک کەسێکی تر نییە چونکە دروستکردنی مناڵ پرۆسێکی زۆر ئاسان دوو کەس بەیەکەوە خۆ مناڵە دروستە بێ بەس پەروەردەکردن و بنیادنانی کردەیەکی قورسە لەمە لە سەری سەرەوەی لە بەرپرسیارەتە پاشانێتە پرسیارەکانێتە خوارە بۆ خزمان نزیکی مەسەلەی بە باپیرە و داپیرە ئەوانە دواتر ئەنجام مەسەن قوتابخانەوەیەتە خوارەوە بەس هەڕەمێکی ترمان هەیە پێڵم هەڕەمی کاریگەری چی شتێک زۆر کاریگەری هەیە لە ترۆپی هەڕەمەکە ئێستا تەکنەلۆژیا کاریگەری هەیە ئەنی ئەو کاریگەری کە لەسەر پەروەردە دروستیەکە دایبەب هاتۆتە خواری خوارەوە تەمان سەبەکە خۆمان سێکە لە بەرپرسیارەتە لە یەکەمین بەس لە کاریگەری لە دواوی تەمان ڕاستەکە ئەو کەسە لەو ڕووەگە بلو ڕوانکی کاریگەری و سێنیگەن تەکنەلۆژیایە بە هەموو جۆرەکانی لە ئایپاد مۆبایل دار و بەرتەرچێکەیە پاشان مەسەلەن بەپی جۆری تەمەنەکانە مەسەلەن هاوڕێمان هەیە قوتابخانەمان هەیە ئایەتە خوار لە کوتاییە دایک و باوک بۆخان بە بچووکی دانیشتون لەوێ لە ڕووی کاریگەریەوە ئەمە سەبەکە خۆمانی لەوێ هاتوین بۆ ئێرە